خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئێستا دۆخەکە گەیشتۆتە ئاستێک کە دوای ئەوەی هەرێمی کوردستان باسییان لەوە کرد لە ڕێگەی تویت و کۆمەڵێک کەناڵی ترەوە کە عێراق پابەنیە و پێیان سەیرەکە عێراق زوڵم لە موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. ئەم ئێوارەیە وتەبێژی حکوومەتی عێراقی ڕاگەاند ئەوە هەرێمی کوردستانە، پابەندی ڕێککەوتنەکان نەبووە. لەم یاریەدا ئەوەی کە قوربانیا وڵاتیانی هەرێمی کوردستانن، موچەخۆرانی هەرێمی کوردستانن، هەموو مانجێکە بێمە چەند پرۆگرامێک لەسەر پرسی موچە بکەین. ئێستا موچەی ئەوەستە مانجی نوێیە، ئەویش خەریکە هەڵک شێت، بەڵام هێشتا موچەی مانجی حەوت دابش نەکراوە و چارەنووسەکەشی دیار نییە. چۆن ئەبێ هەوڵی جدی بدرێت کە موچەی فەرمانبەران لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا نەکرێتە ناو یا نەخرێتە ناو ململانەی سیاسی. موچەخۆرێک فەرمانبەرێک کە ئێستا ڕەنگە یاخود بڕێکی زۆر کەم پارەی پێما بێ، وەکو ئەوەی کە ئەمڕۆ دەستەی مافی مرۆڤ بەڵێ ئەبێ لە چ دۆخێکی دەرونیا بێت. ئەم شەو ڕەهەنگ گفتوگۆوەکە لەگەڵ بەڕێزان شیرین یونوس، ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە شاری کۆیەوە لەگەڵمانە، هەروەها سیروان گەردی چالاکوانی سیاسی لە شاری هەولێر لەگەڵمانە. سوپاس بۆ هەردوو بەڕێزان. شیرین خان، خەڵک چاوەڕێی موچەیە کەی موچە دابش بکرێ، کەی موچە دابەشەکرێ، بۆچی ینی ئایا بابەتەکە پەیوەندی بە نەتەوایەتیەوە هەیە عەرەبە و لە بەغداوە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بادا و ئێوە قەوارەکەمان لە ناو بە یان بەڕاستی پرسی ترە و خەڵک بەبارم تەگیراوە. سڵاو لە تۆ کاکزانا و لە بینەرانی کورسات. بەداخەوە کە دەبینین لە هەرێمی کوردستان دوو مانگە موچە دابەش نەکراوە، ئەم خەڵکە تووشی قەیرانێکی دەرونی و مادی بووە، وا لەو خەڵکە کراوە کە ڕۆژانە ناتوانن گوزەرانی ژیانی خۆیان بەڕێ بکەن، ناتوانن وا مەکتەپاتەوە، ناتوانن جل و بەرگ بۆ منداڵەکانیان بکڕن، ناتوانن کرێخانوەکانیان بدەن. هۆکاریەوە حکوومەتی هەرێم من هەمیشە گوتومە لە هەشت خولی پێشووی حکوومەتی هەرێم هیچ خولێک بەقەت ئەم خولە شکستی نەخواردووە، لەو حکوومەتە شکست خواردووتر نییە. یعنی خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە نازانن، خەڵک برسێتی کێشەی نییە، موچەی نییە، کێشە نییە، نەخێوانیە. ئەوان ناتوانن داهاتی ناوخۆ ڕادەستی حکوومەتی عێراق بکەن. حکوومەتی عێراق ئامادەیە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بنێرێ، بەڵام ئەوان ئامادەنین دەستبەرداری داهاتی ناوخۆ بن لەبەر دزینی خۆیان. ئەوان تەنها دەتوانن بە ڕەقەم بڵێن، خۆ ئەوان پارەکە نانێرن بۆ حکوومەتی عێراق، تەنها ڕەقەم دەڵێن ئێمە ئۆندەمان لایە ئەوانی کە حکوومەتی عێراق تەواوی دەکا موچە. پێیان دەڵێن بە حکوومەتی هەرێمی کوردستان دوو مانگە موچە نەدراوە، خۆ داهاتی ناوخۆ بە دوو مانگ، یعنی بەس بە داهاتی ناوخۆ دەیانتوانی موچەی هەرێمی کوردستان بدەن، فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن. بەداخەوە خەڵکیان تووشی قەیرانێک کردووە، یعنی هیچ ئەو خەڵکە ناتوانن چۆن لی بچنە دەرێ. حکوومەتێک هاتووە دەڵێ من خاوەنی ئەو هەرێمی کوردستانم، من سەرۆکی حکوومەتم، لام سەیرە ڕۆژانە لەناو یعنی زۆر شتی سیر و سەمەرە دەکا ئەو سەرۆکی حکوومەتە، هیچ شتێک نابینێت، خەڵک نابینێ، خەڵک نازانێت برسیە دێ، نازانم چ بەرنامەیەکی هەیە بۆ ئەو هەرێمەی، نازانم دەیانەوێ لەوە زیاتر قەوارەی هەرێمی کوردستان بچووکترکەنەوە. ئێستا خۆیان شاندی کە چووە شاندی حکوومەتی هەرێم کە چۆتە بەغدا، لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا دانیان بۆ ناوە کە هەرێمی کوردستان وەکو پارێزگا سیر دەکرێت، ئادەی ڕیفراندۆمەکەی دوێنێتان چی لێ هات، ئەی چۆن ئاوا هەڵسوکەوتان دەکرد، چۆن ئاوا خەڵکی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن، ئاوا دەتوانن موچەی فەرمانبەران، تەنانەت ناتوانن موچەی فەرمانبەرەکانتان بۆ فەرمانبەر یعنی دابین بکەن،
نازانم ئەوانە کە هاتوون حکومەتی هەرێم ساڵێکە هاتوو چۆ دەکات پێشتر شاندی حکومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی دەچوو بۆ بەغدا هەموو شتەکانی داهاتی لەگەڵ حکومەتی عێراق ڕێکەوت موچەی ڕەوان دەکرا بەبێ دەنجی موچەکە داهات هەڵسان نەیانتوانی بەرگەی ئەوە بکرن کە بەرگەی ئەوە بگرن کە قوبات تاڵەبانی کردوویەتی سەرۆکایەتی شاندەکەی کردو و موچەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هێناوە ئێستا خۆیان دەچن کوادەی با پێمان بڵێن بۆ تا ئێستا 2 مانگە تەنانەت نیو موچەش نەدراوە نیو موچە بە خەڵک نەدراوە کە مندامان 150,000 موچەیە منحەکە ناتوانن بیدەن یعنی پێم سەیرە حکومەتی هەرێم چۆن دەتوانێت بژیت چۆن دەتوانێت دەست لە کار نەچێشێتەوە چۆن دەتوانێت حکومەتە من بوومە لە زیاتی ئەو سەرۆکی حکومەتە هەر ئاوا ڕادەستم دەکردم گوت چێ دێ بابێ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەوانەی کە حمباڵن لەسەر جادەکان کە ڕێزم هەیە بۆیان من خۆم بە خزمەتکاری ئەوانیش دەزانم حکومەت دەتوانن ئاوا بەڕێوەبەرن وەکو ئەو سەرۆکی حکومەت باشە خەتای بەغدای تێدانە شیرن خان وەکەوەی باز دەکرێت کە خەتای بەغدایە لەبەرەوەی بەغدا دەستی بە هەرێمی کوردستان دەکات دەستی بە شاندەکان دەکات و یعنی ناوێت هەرێمی کوردستان لە سەرپێی خۆی بمێنێت لە قاڵبدانێک هەیە نەخێر کاک زاناجان هیچ خەتای بەغدای تێدانە من یعنی ئەوەندە خاچی خۆم خۆش دەوێت کەس ناتوانێت کوردبوون بەسەر مندا بفرۆشێتەوە من خۆم پێ لە هەموو ئەوانەی کە دەڵێن ئێمە خاکمان نادەین من خۆم پێ لە هەمویان کورتترە بەڵام نەخێر هیچ تاوانی بەغدانە هیچ پەیوەندێکی بەسەر بەغداوانە ئەوان دەستبەرداری داهاتی ناوخۆ نابن دەستبەرداری داهاتی برایم خەلیل نابن دەستبەرداری داهاتی مەرزەکان نابن بۆ ئەوەی چۆن بچێتە جیفانیان چۆن بیدزن چۆن کوڕەکانیان ڕۆژانە عرض بکەن لەسەر فەیسبوک و لەسەر سۆشیال میدیا بۆی بەسەر منداڵی فەقیردا پۆز لێ بدەن چۆن کوڕەکانیان بتوانن هەر ئەسپێک بێنن لەسەر شاشەکان ببێ بە مەوزوعیان جلێک لەبەرکەن ببێ بە مەوزوع بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەخێر ئەوان دەستبەرداری داهاتی ناوخۆ نابن ئەوان هیچ پەیوەندێکی بەسەر حکومەتی عێراقەوە نییە حکومەتی عێراق بڵێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان دەنێرێ ئێمە چەند جار سەرۆک بافڵ چووە لەگەڵ حکومەتی عێراق دانیشتووە چەند جار بەڕێز قوبات تاڵەبانی چووە لەگەڵ حکومەتی عێراق دانیشتووە و پەرلەمانتارەکانمان شەڕی هەرێمی کوردستانیان کردووە شەڕی قوتی خەڵکی هەرێمی کوردستانیان کردووە هەموو شایستە داراییەکان و مافەکانی هەرێمی کوردستانیان بەدەست بهێناوە لە بەغدا بەڵام بەداخەوە ئەو حکومەتە شکست خواردووە ئەو حکومەتە بێکەڵکە ناتوانێت داهاتی ناوخۆ تەسلیم بکا لە بەردزی و فزیەکانی خۆیان چونکە منداڵەکانیان ناتوانن ئەو ئاوا بەو شاهانەیە بژێن کە ئێستا دەژین باش کاک سیروان بەڕێستان وەکو چالاکوانێکی سیاسی پێت وایە سەدۆخەکە و یاریەکە وەکەوەی کە دەوترێت شەڕێکی مێدیایی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا دەستی پێ کردووە وێڕایەوەی کە مثلەن لە هەفتەکانی پێشوو چاوەڕێەوە بوون کە شاند بڕواتە بەغدا و کۆ ببنەوە بەڵام ئێستا لە مەدیاوە جوابی یەکە دەنەوە ئەمە بەچی ئەگا وە پێت وانی ئەمە دەستبادانە یان خودت کەم تەرخەمی هەرێمە کامیانە منای خی گەورە میهرەبان سڵاوتان لەبێ کاکزانە مۆرگان فریمان قسێکی هەیە زۆر جوانە دەڵێ بەرگری بکە بەڵام هەرگیز سەد شۆڕ نەکەیت چونکە ئێمە لە هەرێمی کوردستان سێ جۆرە بەرگریکردنمان هەیە لە هەرێمی کوردستان یەکێکان هەیە ئەوانن کە بەرگری دەکەن بە خوێن خەڵکێکی تر هەیە نواندنی بەرگریکردن دەکا کە دەکری ئەمەش بۆ ئایندە شتێکی باش بێ ئیمانێکی هەبێ بە ڕۆژێک دادێ ئیمانەکەی وابێ بەرگری بکە بەڵام کە خەڵکانێک هەیە سەریان شۆڕ دەکەن بۆیە هەموو ئەو شتانی کە ئێستا پێمان دەڵێت چکە تەوەری پرسەکەی من و تۆ وە خات و شیلانیش شیرینیش ئەوەیە هەرێم چۆن چارەسەری کێشەی موچە دەکات بەڵێ یعنی بازاری قسە ناکەم ئەگەر یەک چرکە بازاری قسە بکەم من هەرسم لە بەرنامەکە من هاتووم باز لە کێشەی موچە دەکەین منطق و بە حکوومەتی هەرێمی کوردستان واتە پارتی واتە یەکێتی واتە گۆڕان حکوومەت شکستی هێنا سەرۆکی یەکێتی شکستی هێنایە حکوومەت شکستی هێنا کاقوبات شکستی هێنایە حکوومەت شکستی هێنا کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان شکستی هێنایە ئەگەر حکوومەت شکستی هێنا چونکە ئەوان لە حکوومەتن دوێنێ بەڕێز کاقوبات تاڵەبانی دەڵێ پێویستمان بە یەکبوون و یەکدەنگە بەرامبەر بە بەغدا ئەم قسەی کاک قوبات تاڵەبانی دەبێ ئێمە ئیسtismار و
بۆ بەرهێنانی تێدا بکەین هەمومان ئەم قسە بکەین بە بەردەوام ئێمە نین دیسانەکە ئێمە یەک وشەم لە خاتوو شیرینخان نەبیست بڵێ بەختە یەک خەڵەلیە یەک خەلەلی بچوکی بەغدان پێ بڵێ ئەمڕۆ عنان فتلەوی دەڵێ ئەمڕۆ ئەو دەڵێ هەتا دنیا مایە هەتا قیامەت کێشەی هەرێم چارەسەر نابێ باشە هەموو ئەم بابەتەی پێمان دەڵێت قوربانت بم شیرینخان بابەکەم ئەخەر ئەتو دێیت هەموو ئەو بابەتەی کە هەیە بەس بەسەری خۆتی دەشتێنیت کاکە حکوومەتی جەنابتە ئەخەر بەڕاستێکە حکوومەتی یەکێتینە ئیچەیە ئەخەر ئێستاش خۆت چەند جار جێم لە جەنابەت بووە لە هەندێک کاتێک دەڵێیت سەرۆک وەزیرانی دەسەڵاتی یەک پشتی بچوو چینە لە شاری سلێمانی و منتیقەی زۆنی سەوزە بۆی ئێمە با ئەگەر پرسەکە ئەم بابەتەیە کاکزانە داوا دەکەم تایتلی بەرنامەکەت بگۆڕی بابکەی کێشەی نێوانێکێتی و پارتی ئەو کات شتاقمان ناو بێلی بن قسە بکە منش دێل ئەو قسە بکە هەرچی هەیە بەیەکتر دەکەین بەڵام ئەمە لە پێناو چیە بەڕاستی خەڵک موچە وەردەگرێ بەڕاستی خەڵک دڵخۆش دەبێ بەڕاستی دەتوانێت کێشەی بەغدا چارەسەرکەین ئێمە هاتووی دەڵێن بەڵێ بەغدا کێشەی هەیە لەگەر هەرێمی کوردستانە ئەمانەش دەمێکەوەمان وتۆ هەموو هاوار دەکەین تەمەشا بکە هەتا هاواریان دەکرێت بۆچی نەوت ڕادستی عێراق ناکرێ ئێنەوتەکە لە دەست عێراقا ئێستا دزین دوێنێ کاکزان هەر مچینە خۆ گوێ لێ بووە چیمان پێ دەڵێن ڕاستە بودجە لە عێراقا لە بەغایە بەڵام جێبەجێکردنی بودجە لە ئیرانە ئێستا چیترمان مایە کەوایە دەبی لە بەغداش بکشێنەوە بەرەو ئێران بڕێن ئەم جارە یعنی ئەم ئاراستە نادروستە بۆ لە پێناوچی بەجددی بۆ دەتەوێت میلەتەکەت بشتێ کاکە گیان با پارتی دوو جار بشتێ بەڵام بۆ میلەتەکە دەشتێنی بۆ دەکەیت تۆ کاکە حکوومەتی خۆتە یعنی من پرسیارەکە لە شیرینخان دەکەم با لە کاتێکە جواب بداتەوە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەس پارتیە کاقوبات چی دەکا حکوومەتی هەرێمی کوردستان بەس پارتیە ئەم وەزیرانە چی دەکەم موچە وەردەگرن لەوێ بۆ لەوێن یعنی ئەم پرسیارەیە من کە پێم وایە کاقوبات چۆن کاک مەسرور بەو پەڕیتینەوە هەوڵەدا بۆ چارەسەرکردنی کێشەکان کاقوباتیش بە هەمان ئاراستا هەوڵ و چارەسەری خۆیەیە دوێنێ لە کۆبنەوەیان جومەنی وەزیران زۆر خاڵەیە باسی لێوە کراوە ئێستاش هەنگاوی داهاتوویەکە چارەسەری هەندێک پرسەیە بکرێت لە ئاستی عێراقا بەڵام ئێستا بینەسەر ئەو بابەتەی پێت وایە ئەو بابەتە پەیوەندی بەوە هەیە کە بەغدا دەیەوێت هەرێمی کوردستان زیاتر لە قاڵب بدات ئەنی پەیوەندی بەوە هەیە ئەمڕۆ بەغدا دەڵێ هەرێم داهاتە نەوتی و نانەوتیەکان داهاتی نی هەڵبەتە لە دەستی بەمەڵقی ماوەتەوە باڵواسراوی ماوەتەوە تاو بۆ ڕێ چارەسەر دەکرێت لەگەڵ تورکیا کێشە هەیە نەوت ڕادست نەکراوە داهاتە نانەوتیەکان کێشەی کۆمپانیەکانی نەوتیشیە ئەمڕۆ تێبێژ حکوومەتی عێراقوا دەڵێت ینی خەڵک پرسیار دەکات لەو نێوانەدایە ئایا دەستبادانەکە دەستبادانی حکوومەتی عێراق و بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەوترێ مفاجئەیەک لە عێراق بەڕێوەیە و دەستیەکەن بۆی دۆخەکە بەو شێوە بەردەوام بێ ئەمە زۆر هەڵدەگری جارێ من یەک قسەی ناڕاستی وەزیرێکی خۆم بە هەموو قسە ڕاستەکانی حکوومەتی عێراقی ناگۆڕمەوە دڵنیا بە لەوەی ئەگەر کاقوبات بیوت بە ئەگەر کاقوبات بیوت بە دۆخەکە بەو ئاراستەیە بەڵێ نەوتمان ڕادەست نەکردیا من دەم گوت پێویستە بەڕاستی ئەم بابەتە گەنگەشەی لێ بکرێت لە ئاستی حکوومەت بەڵام یەک وەزیریەکێتی یەک وەزیرەکانی حزبەکانی قسەیان نەکردووە کەوای ئێمە تەواو نەوت ڕادەست کراوە ئەوانی تر بیانووە کاکزانە ئەمە یعنی خەڵکێکی ئاسایی تێدەگا لەو دۆخی کە هەیە هەموو داوەکە بۆ یەک شتە ئێستا داوەکە بۆ ئەوەیە ئەو پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە هەرێمی کوردستان هەن یعنی دەربکرێن سەرکردەکانیان ڕادەست بکرێتەوە ئەو پرسە و ئەو فشارانەی کە ئێستاش ئاقانی وا لە بەغایە هەر بۆ پرسەیە سبەینێ ئیدارەی دەوڵەت کۆبنەوەی هەیە کە پارتیش بەشدار دەبێت یەکێتیش بەشدار دەبێت لە ئاستی بەرپرسی باڵایانە بەشدار دەبن لە یەکێک لە خاڵەکان کە پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتە ئەوی تریان فشاری تورکیا بەسەر پەکەکە خاڵێکی تریان فشاری بەغدایە بۆ پرسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان ئێمە دەبی ئەم ڕاستیە بزانین منیش ئەگەر یعنی لەو دۆخی کە دەزانم کە هەیە ئەسڵی ڕاست نییە تۆ لە وەک چالاگوانێکی سیاسی وەکو گەنجێکی کورد پێت وایە بەڕێزت پێت وایە کە بەڕاستی بەغدا دەیەوێت خەڵکی هەرێمی کوردستان پرسیکە بەڵێ من لە دیدارێکی بە بەڵگەڵ بوو دەسەلمێنم بە دیدارێکی لە سەردەمی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دیدارێکوانە بوو لەگەڵ کاک نەچیروان بارزانی و کاک قوبات تاڵەبانی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران چەند کەسێک بوون لە چالاگوانەکان ئێمە بەشدار بوون
لەوێ قسەیەکیان کرد و دیزانی ئێستا زۆربەی یعنی هەندێک چالاکوانی بەغداش لەو ماوەی ڕابردوو لەگەڵ مابن ئەو کات وتیان زۆربەی خەڵکی باشووری عێراق بە بەردەوام بە ئێمەیان دەوت کە ئێوە موچەی دەبن بودجە دەبن خەڵکتان لێرە هەیە نفتی خۆشتان دەفرۆشن ئەو پارێکە ئەو ئاوەدانیکە لە هەرێمی کوردستانە دروست بووە بە خوێنی ئێمە بووە ئێوە بۆ خۆتانی دەبن کاقوباد و ینی کاگنیتریوان و کاقوباد ویان وەڵام داینەوە وتی ئێمە ئەمەش ئاگدارین لەسەر ئاستی سیاسیش ئەمە دەکرێت کە ئەوانە دەیانەوێت وا لە خەڵک بگێنن کە عێراق نەک ئەوە خەڵکی کوردستان برسی دەکا بتوانی پرۆژەی جوان و ئاوەدانی لە عێراقا دروست بکە کاکە ئێستاش گروپی مافیا و گروپی عەجد و گروپی کاک و کاکەکان حکوم بە عێراقا دەکا بۆیە بەڵێ کوردستان نەک خەڵکی برسی دەکەن نەک خەڵکی برسی دەکەن بەوەڵڵاهی لە دەستیان بێ لە سەدام حوسێن خراتی بەو هەرێمی کوردستانە دەکەن بۆیە ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان پێیوابی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان دڵسۆز و خەڵکی کوردستان باش نییە سەرکردە سیاسەکانی کورد باش نین بڕوا بکە هیچی جیاوازترین لەو جاشانێکە لەو سەردەمادا بوون بۆیە ئێمە چەک دەکەمەوە بە هەمومان بە ئاراستی ئەوە بین ئەگەر ئێمە خەلەلمان هەیە وەکو هەرێمی کوردستان شوێنێکەیە پێی دەڵێن ئەنجومەنی وەزیران شیرنخان لە یەکێتی نیشتیمانی کوردستان من وەکو سیروان لە پارتی ئەگەر لە ئەنگری پارتی دیموکراتی کوردستان و پارتیم یەکێکتر لە گۆڕان یەکێکتر لەوانیت کرد حکوومەتیان هەیە دەبێت لەوێن دەرکۆبنەوە بکرێ ڕاستەکان بوترێ نەک کادیرەکە لە شوێنێک قسەی بکات تەلەڤیزۆن جێگری سەرۆک وەزیرانیژە ناو کۆبنەوەکە عیبێکی نەبیت و نەڵێ وەڵی خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە هیوام وایە ئەوەی پێی وایە خەڵکی هەرێمی کوردستان عێراق برسی ناکە ڕاز ناکە نەک برسی دەکا ئامادەن جارێک تریش کوردستان ئەمفالکەنەوە باش کاک سیروان پێت وایە چەند سەعاتێک 3 بۆ 4 سەعات بەسەر لە دوانی وتەبێژ حکوومەتی عێراقی تێپەڕیەوە بۆ تا ئێستا لە ئاستی وتەبێژ لە ئاستی وەزیرێک وەڵامی حکوومەتی عێراقی نادرێتەوە بە ئەرقام دوێنێ جەنابی سەرۆک وەزیران پێشە وەڵامەکی دایتەوە یعنی ئەوە کاردانەوە بوو ئەوەی کاردانەوە بوو ئەوەی کە وتەبێژی عێراقی حکوومەتی عێراقی وەڵامی داوە کاک مەسرور زۆر بە جوانی بادی کۆمان لە تویتێکە ئاماژەی بەو داتایانە کرد کە ئەو داتایانە دڵنیام لەوەی چۆن کە ئەوەی کردێت دڵنیاشم لەوەی کاملی ئەنجومەنی وەزیران کۆکن لەسەر ئەوەی کە عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکات بۆیە دڵنیام لەوەی لە دوو ڕۆژی داهاتوودا دڵنیام یعنی ئەگەر ئەمڕۆ جمعانە با دڵنیامە لەوەی ئەمن بڕاستی پێشە بێمە بەرنامەکەش بەیوا من پرسیارە ئاراستی پێشەوە هەورەمانی بکەن کە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانە من خۆشم نامم بۆنار بەڕاستی بەڵام لە خەتی ژنەوە یان ئێستا پێشەوەی ناو بەرنامەکە بم بە چەند دقەیەک وتم بزانم وەڵامیان چییە بەڵام وەڵامەکە نەبوو بەڵام دڵنیا بە لەوەی وەڵام دەبێت چکە ئەگە وەڵام نەبێ یعنی خەلەلێک دروست دەبێت بەڵام دڵنیا بە لەوەی وەڵام دەبێ و ئەو وەڵامەش کەمەشتێن دەبی بۆ چکە ئەوان ناڕاستن بەڕاستی ناڕاستن بەرامبەر بۆ هەرێمی کوردستان هەموو ڕێگایەک دەگرنە بەر چونکە تەمەشا یەک نمونە دەمێ کاکزانە بژام دەچۆ لای شیرینخان یەک وەڵامە دەدەمێ سەرۆک وەزیرانی عێراق بڕیارەدا بارگای مەکتەبی ڕێخستنی پارتی لە شاری کەرکووکە چۆڵ بکرێ چێ چۆڵی ناکە کەوایە دەسەڵاتی سەرۆک وەزیران دەسەڵاتی نییە بەسەر پرسەکانە خەڵکێکی ترەیە لە سەرۆک وەزیران گەورەترن لە عێراقا ئەگەر ڕاست نیم بڵێ ڕازنی چێ چۆڵی نەکرد ئایا سەرۆک وەزیران بڕیار بدا چێ جورئەت دەکە بڵێن نا بۆیە ئەوەی خۆزگە و جوانی بە عێراق دەخوازێ ڕۆژێک دادێ بەرنەفرەتی نیشتیمان دەکەوێت باش شیرین خان بۆچی ئێوە بەو شێوەیە نیگەران و تۆڕەن کاکسیروان دەڵێ ئێمە خۆ ئەگەرتا ئێوارە شەڕ بکەین موچە بۆ خەڵک نایە چی بکرێت بۆ ئەوەی خەڵک ڕاستیەکان ببینێ ئەگەر قەرارە پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیەوەکەوەی کاکسیروان دەڵێ بۆ هەمویان بەیەکەوە ئەعلانی ناکەن بۆی ئێمەش دروشمێک یان تەختیەیەکی گەورەی جەماوەری بکرێت و وا بکرێت کە هەموو خەڵکی کوردستان بڵێ بۆچی وەکۆی کاکسیروان سوێندی لەسەر دەخوات کە لە دەستیان بێ لە سەدام حوسێن پیسترن خراپترمان پێ دەکەن بۆچی خەڵکی کوردستان لەوە تێناگەێنرێ و ئەگەر وانە بۆچی خەڵکی کوردستان لەسەر کەمتەرخەمی هەرێمی کوردستان تێناگەێنرێ کاکزانە خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە هۆشیارترێک کە کاکسیروان باسی دەکات منداڵەکانی گەڕک بڕۆلیان پرسیار کە ئەوانەی 4 ساڵ و 5 ساڵن زۆر لەوەی هۆشیارترن کە ئێمە بمانەوێ نیشتیمان بوون بەسەر ئەواندا بفرۆشینەوە من بە کاکسیروان دەڵێم زۆر
لەو نیشتیمانی ترم و ئەوانەی بەبەر نەفرەتی نیشتیمان دەکەون ئەو کەسانان کە خەڵکی هەرێمی کوردستانیان برسی کردووە و قوتی خەڵکی هەرێمی کوردستانیان بڕیوە و هەڵساون لە پێناوی قسەیەک بیان هەرێمی کوردستان بەقەت یعنی دەوڵەتێک دەسەڵاتی هەبوو خەڵک تێر بوو خەڵک هیچ مشکلەی نەبوو ئێمە دەمانتوانی وردە وردە هەموو وڵاتان داوایان لێکردین کە ئێمە ئەو ڕفراندۆمە نەکەین ئەوان هەڵسان کردیان ئەوان ئێمە لەوان نیشتیمانی ترین لەوان زیاتر خاچ کوردستانمان خۆش دەوێ بەڵام ئەوانیش بەشێک بوون ئەوەی کراوە ئەوەی ئێمە بەشێک بووینە لەوەی بەڵام کاتێکە وەکو کەسێک دەرکەوت کە من خاوەن هەرێمی کوردستانم من باجەکەی دەدەم نەخێر ئەو باجەکەی نەدا خەڵکی هەرێمی کوردستان باجەکەیدا فەرموو 2 مانگە موچەی خەڵکی هەرێمی کوردستان نەدراوە لەسەر داهاتی ناوخۆش 30 میلیۆن قەرزدارە حکومەتی هەرێمی کوردستان دەبا بێن بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕوونکەنەوە یعنی تا ئێستا ئێمە نەوتمان ڕادەست نەکردووە بەخدا خۆی نەوتەکەی گرتەوە بە ناچاری ئێمە ڕادەستمان کردووە ئەو کاتەی هەنگاویان بۆ ئێمە ئێمە هیچ هەنگاوێکمان نەنا حکومەتی هەرێمی کوردستان هیچ هەنگاوێکی نەنا بۆیە بە ناچاری حکومەتی عێراق کە نەوتەکەی گرتەوە و مەرجی لەسەر ئێمە دانا بۆ ئەوەی بتوانین ئەوان دەڵێن داهاتی ناوخۆ هەموو تەسلیم دەکەین دەی بابێ بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕوون کاتەوە کە داهات تەسلیمی حکومەتی عێراق دەکات نەخێر داهات نەدراوەتە حکومەتی عێراق ئەوەی کە قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی کردویانە وەکو حیزب سەرۆکی یەکێتی چووە داوای لە بەختا کردووە وەکو حکومەت ئێمە زۆرمان هاوار کردو بەڕێز قوبات تاڵەبانی بە چەندان سەعات لەوێ کۆبوونەوەی کردووە ئەو کاتەی بەرهەمی هەبوو بەڵام حکومەتی هەرێم ئامادە نەبوو کە ڕادەستی ئەو داهاتە ڕادەست بکات ئێستا کە دەبینین پێت وایە ئاستەکەم مەسەلەن لێرەدا پێت وایە پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕقەمیتر و ڕاشکاوتر و ڕوونتر بێ بۆی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگات مەسەلەن لەسەر بەڕوون بە زمانێکی سادە لەسەر ئەوەی کە بۆ نەوت بەغدا ناتوانێت مامەڵە بە نەوتی هەرێمی کوردستانەوە بکە نەوتەکە ژیراوەتەوە ڕادەست نەکراوە نەوتەکە لە شوێنی خۆیەتی بەڵام هەرێمی کوردستان ناتوانێت بیفرۆشێ ئێستا دەبێت لا لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ بەرهەمی نانەوتیەکان کە دەکاتە داهاتی ناوخۆ یعنی لەسەر ئەوانە پێت وایە مەسجی یان پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان نەگەیشتووە کاکزانە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە شەفاف نەبووە بێ داهاتی ناوخۆ ڕوونکاتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان داهاتی نەوت ڕوونکاتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەخێر خۆمان تاوانبارین حکومەتی هەرێمی کوردستان تاوانبارە لەسەر خۆپەرستی سەرۆکی حکومەت وای لێ هاتووە کە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان قوتی نییە بیخوا نان نییە بیخوا کرێ نییە بیدات یعنی ئێستا ئێمە بمانەوە بین دانیشین چ دیفاعەک لەو حکومەتەی بکەین کە حکومەتێکی شکست خواردوو بووە کە حکومەتێک بووە نەیتوانیوە تەنانەت موچەی فەرمانبەران بە 2 مانگانجارێک موچەکە بدا تەنانەت نەیتوانیوە یعنی یەک شتی بچووک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکە پێم بڵێ یەک گۆڕانکاری لەو کابینەی نوێدا کرابێت ئێستا هاتوون ئێمە دەمانەوێت هەولێر بکەین بە دەستە خوشکی شارێک لە ئەمریکا نەخێر ئێمە هەرێمی کوردستانمان کردوتە دەستە خوشکی سۆماڵ و ئەفریقا ئێمە چیمان کردووە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەی با پێم بڵێ سەرۆکی حکومەت بە لە جیاتی ئەوەی هەرێمی کوردستان یا هەولێر بکاتە دەستە خوشکی ئەمریکا با خەڵکەکەی نەمرێ لە برسان خەڵک هەرەوەیە بمرێ لەسەر جادەکان بمرێ لە برسان خەڵکنان نییە بیخوا وەرە ناو خەڵکی فەقیر بگەڕێ بەڵام شکر بۆخوا ئەوان جادەی خراپیش نابینن نەک خەڵکی فەقیر و بێنەوە ناو جیلی خوارە بیانەوێ خەڵکی فەقیر ببینن نەخێر دەبێت هەموماندان بۆ دابنین حکومەتێکی شکست خواردووە باشە بەغداش تاوانی نییە بەڕێ خان مەسەلە لە ناردنی موچە خۆ بەغدا دەیتوانی خەڵکی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیەکی عراقین وەکو مواطنێکی عراقی خۆ تازە ئێمە هەویەکەمان کارتی نیشتیمانیەکەمان پاسپۆرتەکەمان عراقی لانی کەم وەکو ئەوەی کە لە سەردانێکی سەرۆک بافڵ وتی پێویست ناکە موچە تێکەڵی بلملانە سیاسیەکان بکرێ باش شتێک بۆ موچە دابدرێ دوایی خۆ نەوتە سەروەتە خۆ هەموو شتێک ئاسمان و زەوی لە بندستی خۆیانە بۆ مەسەلەن ئەو بەسبە بە خەڵکی کوردستان دەکەن ئەو فەقیریە ئەوانیش لێت تۆمەتبار نین کاک زانە تۆمەتباری ئەوان
کە ئەوەیە کە ئێمە ئەگەر بێت و داهاتی ناو خۆ تەسلیمکەین ئەوانیش ناچارن موچەمان بۆ بنێرن ناتوانن ئەوان بڵێن ئێمە موچەتان بۆ نانێرین بەڵام بەداخەوە لەوەتەی پارتی دیموکراتی کوردستان هەیە قەت یەک ڕیز نەبووە لەگەڵ حیزبە کوردیەکان بە ژیانیدا بە یەکدەنگ نەچۆتە بەغدا بە ژیانیدا تەنانەت لە شان ناردنەکانیش یەکدەنگ و یەک ڕیز نییە لە پێکێنانی هیچ کابینەیەک یەکدەنگ و یەک ڕیز نەبووە پارتی ئەوەندەی خەریکی ملشکانی حیزبەکانی ناو خۆمانە ئەوەندەی خەریکی ئەوەیە کە لەگەڵ یەکێتی و حیزبەکانی کە ناکۆک بێ ئەوەندە خەریکی ئەوە نیە خەڵکی هەرێمی کوردستان بێوێ یەکدەنگ و یەکڕەنگ بێ لە بەغدا ئێمە کات خۆی کە حکوومەتی عێراق کە هەڵبژاردننی عێراق کرا زۆر داوامان کرد کامان کرد یەکدەنگ و یەکلیست بین هەستان ژێر بەژێر لەگەڵ لایەنی کە ڕێککەوتن لەگەڵ لایەنە عەرەبەکان ڕێککەوتنیان دەکرد کەواتە ئێستا ئەمە چ گلە یەک لە عەرەب بکەین چ کورتبوونەکی خۆیان بەسەر ئێمەدا دەفرۆشنەوە چ نیشتیمانی بوونەکی خۆیان بەسەر ئێمەدا دەفرۆشنەوە ئێمە لە یەکێتی نیشتیمانی بوونتر نییە خوێنی شەهیدەکانمان شاهیدن بۆی کە چەند نیشتیمانین ئێستا هەرایەک ڕوویداوە لە کەرکووک بیانەوێ خەڵکی فەقیر و هەژار بە کوشتن دەدەن لە پێناوی بەرژەوەندی خۆیان نەک لە پێناوی کوردبووندا لە پێناوی کوردبوون نییە نەخێر لە پێناوی بەرژەوەندی خۆیانە ئەی کاتێک کە بارەگایەکانیان چۆڵ کرد بۆ ئەو کاتەی کوردبوونیان نەدەکرد بۆ ئەو کاتەی پێشمەرگەچیان شەهید نەبوو لە ناو کەرکووک نەخێر خۆیان بارەگایەکانیان تەسلیم کردە ئێستا خەڵکی فەقیر و هەژار بە کوشتن دەدەن لە کەرکووک دەیانەوێ هەروبدێنەوە لە دوهۆک خۆپیشاندان دەکەن بۆ کەرکووک لە دوهۆک خۆپیشاندان بکەن بۆ ئەوەی کە جیراوانی بادینیان ئازاد بکرێ با خۆپیشاندان بکرێ بۆەوەی کە موچەی خەڵک نادرێ بە خۆپیشاندان بکرێ لەسەر یەک کۆمنت خەڵک دەگیرێ و بە چەندان ساڵ لە زیندان دەکرێ نەخێر ئێمە هەر دەردێکی موچەمان نییە ئێمە دەردی وەکو حکوومەتی بەعز مامەڵە دەکەن لێرە پێ وایە داخوا ئەوانەی لە سنووری هەولێر ئەو تێکەڵکردنە لە سنووری هەولێر دەکرێ نەخێوانیە باشە با کاکسیروان تۆزە نیگەران بۆ کاکسیروان ینی بەچدی ئەو قسە بازاڕی کاک زانێت خوا یەک دەقە کاک زانە ئەوە ئەندامی پەرلەمانی کوردستانە ئەوە ڕانیە کاکە ئەوە ڕانیە ئەوە ڕانیە ئەوە ڕانیە کاکە ئەوە ڕانیە بابی خۆپەرستیان نەک ئیمن بازاڕی نییە ئیمن ئی خەڵکی ناو کۆڵانە هەژارەکانە ئی خەڵکی خانوە قوڕەکانە و قسانە بابەجان یەک ئەو خەڵکی کە پێشمەرگایەتی کردووە و ئیمنداڵی شەهیدەکانە قسەی ئەوانەیە دەیکەم بۆت کاک باشە شیرخان باشە شیرخان ئێستا با کات دەینە کاکسیروان کاکسیروان موچەکەم لە سایەسەریەوە نەدراوە جیاوازیەکەیە تۆ بە مەسەلەن هەموو خەڵکی کوردستان مەسەلەن بەشێکی زۆری لەگەڵ ڕێەکانی ڕەنگە شیرخان بێ بەشێکی لەگەڵ ڕێەکانی تۆ بێ بۆ نەتواندراوە خیتابێکی یەکگرتوو لەو بارەیەوە دروست بکرێ ئێستا من چەند ڕۆژێکە لانیکەم لە ببوورە کاکسیروان بۆی ئەو مەسجە بگەێنم بە بەڕێزت چەند ڕۆژێکە بە جیاواز لە میوانەکان دەپرسم بە ڕاستی بۆ خۆشە بە ڕۆژنامە نووسپرسیارە بۆچی یعنی نەتواندراوە خەڵکی کوردستان تێبگەێنرێ کاکە فەرمو ئەوە پارە و داهاتمان بردو بە بەغدا دەیوێ قوارەکەمان لە ناو بە باوەڕ دەکەی ئەگەر ئەوە پەیامە بگا لە زاخۆوە تاکو کفری خەڵک دێتە سەر پێ بێ ئەو جوبەیەکێتی و پارتی و تەنانەت معاناتەکانی ڕابردوش لەبیر دەکا بەڵام هێشتا ئەو مەسەجە نەگەیشتۆتە خەڵک بۆ ئەو دوو ڕەئیە هەیە کاکە سیروان ئێزانی بۆ ناگا دەزانی بۆ ناگا هۆکارەکەی ڕوون و ئاشکرەیە والله ئەوەی شیرین خان ئەم خاتونە بەڕێز ئەوەی کە شیرین خان بە حکوومەتی هەرێمی دەکا والله یەک وەزیری عراقی بە هەرێمی کوردستانی نەکردووە بەو شێوازە بەرگری لە عێراقی نەکە ئەم عێراقچێتیە دەیکەی ئەم دیفاعکردنە لە عێراق و ئەو شکاندنی هەرێمی کوردستانە ناکەم زۆر لە تو لە حکوومەتەکە کوردستان تریم ئەوە منم خوێنم کوردستانی ئەوە منم کوردستانی ترم ببوورە من کوردستانی باشە شیرین خان بە ئەوش ڕەکانی بڵێ بەڕێزیشت ڕێی خۆتدا کاکە سیروان بەڵێ کاک زانە من نازانم حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بەس پێم بڵێن کاک قوبات بندیوارە یان نا بەس کاک زانە ئەم پرسیارم جواب داتەوە بە کورتی بندیوارە بەدەست بۆ کەساتەکان مەبن ئەوانیشی خۆیان دەکەن خەڵک ڕەخنەی لە حکوومەتێ یەک دقە ئەوەی کاقوبات توانێتی ئیدارە بکە لەگەڵ سەرۆکی حکومەت هیچ کەسێک نەیتوانێت ئیدارە بکە ئەوە سەرۆکی حکومەتە ڕەخنە لە حکوومەت بگرن نە کەساتێک دیوارە تا ئێستا
یان ڕۆژێکی لە ئەنجومەنی وەزیران دەوام نەکردووە ببوورە شیرین خان تکایە سەر کەسەکان شخصەکان نا ئەگەر وەکو مؤسسە بێ ئەگەر وەکو مؤسسە بێ من ئەو پرسیارانە تۆ کاک سیروان تکایە باوەکو مؤسسە کاکزانە یەک دقیقە ناوە سیروان تۆ وتت کاکزانە چرکە 4 فەرموو 4 ناوی کاک مەسرووری بەبێ ڕێزی هینە 4 ناوی کاک مەسرووری بە شکست خواردو دەینی نەخێر گوتی کاک مەسروور حکوومەت گوتی کاک مەسروور لێدەنەوە بەخوای گوتی کاک مەسروور بۆیە مەسەرەتی حکوومەت و حکوومەتیش ئافرین لۆت نییە ئەگەر چۆن من باسی ئەمەلۆ باسی کا قوبادم کرد لەوەی هوردووکتان دیفاعی لێ بکەن هوردو جیشتان بە جوانی من دەڵێم نا بەیەک دقەت و خواگە بمبەخشن من دەڵێم پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر کاقوبات جێگری سەرۆک وەزیرانە یەکێتیەکان وەزیرن بەڕاستی ناتوانیت تۆ ئەندامی پەرلەمانێکی ئەو بیت بە بێڕێزی باسی حکوومەتەکەی بکەیت دەبی بڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان شکستمان هیناوە لە حکوومەتەکەی خۆمانە دەبی وا بڵێیت چونکە تۆ بەشەکی لە حکوومەتی هەرێمی کوردستان لا یەزالیش 3 شاری هەرێمی کوردستان بە کەرکووک و هەڵەبجەوە لە دەست ئێوەیە ئێوە گەر ئیدامەی ئەم بابەتە نادەن هەمووی بێخنە سەرۆکی حکوومەت و پارتی بە هەڵەداچوون بە زۆریش بە هەڵەداچوون بۆیە بن شتێک دەڵێم دیسانەکە دەڵێم ئەگەر بێت و لە ڕیفراندۆمەکە کورد ببەوە دەوڵات هەمووتان تانگۆر ئێمە سەربەخۆ بووین دادەهێرۆ لە تەریش دەناوی سەرۆک بارزانانی دانیشت بوو لە بانگەشەکردنا کاکۆسێت شار بە شار دەگەڕا لەو کەرکووکەیە لەگەڵ یا بوو بۆچی ئێوە لەو کاتێک لەگەڵ نەبوو بۆ ئێوە نەتانگۆر کاکە ئێمە بایکۆت دەکەین وەکوونەوەی نوێ بڵێن کاکە ئێمە بەرەی نەخێری بۆ بەرەی نەخێردان هەڵ نەبژارد بۆ نەتانتوانیوە بکەن بۆیە ئەو پۆپۆلیستیا ئەو نمەتە قسەکردنا ئەو شەقام جوڵاندنەوە لە بەرژۆندی خۆتانە گوزەشت 25 ساڵی 2024 زۆر بۆ ئێوە گوزەشت بۆ ئێمە نا زۆر شت دەگۆڕێ یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە ئێستا بێمەوە سەر ئەسلی مەسەلەکە قسەکانی خۆت کرد کاک سیروان نیگەرانەکە دەربڕی جوابی ئەودایە بینە سەر ئەو پرسیارەی من لەبیرت نەچێتەوە گەر چۆن بۆچی ئەو مەسەجە نەگەیشتووە کە هەموو خەڵک دیفاع بکات توازە شیرین خان بێنە بڵێ خەتا شیرین خانە بۆ ئەهات سیرکە تۆش ئەگەر دەست لە سەر وجدانت دابنێ منیش ئەگەر دەست لە سەر وجدانم دابن تۆ لە سەرەتا گوتت حکوومەت پارتی یەکێتی گۆڕان ئۆکەی بەڵام ئەمریکا و بەشی خۆی و سەهمی خۆی و حەجمی خۆی بەڵام ئێستا بۆ مەسەجە ناگەێنن کە بڵێن کاکە گیان ئەی هاوار خەریکە هەرێمی کوردستان ناوچێ ئەوە تا ئێمە هەموو شتێکمان هەموو ڕقەمێکمان تەسلیم کردو تۆ وتت ئێستا چاوەڕێی نامەیەکەم بۆی جواب بدرێتەوە بۆ ئێمەش بین لە شاشەکانمان بڵێن ئەوەش جوابی حکوومەتی هەرێمی کوردستان سپەی شەو بین بڵێن دیفاع لەو ڕقەمانە بکەین کاک زانە عەزیزم ئێمە دوێنێ من پێرێ لە ئاژانسی وڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لێدوانێکم هەیە لێدوانێکی تقریبا 20 دقیقە قسە دەکەم دەڵێم ئەگەر ئێمە وەکو کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە هەنگاو و ڕێگایمان بۆ بەغدا بڕی ئەو هەنگاوانە ڕێگاکە ئاسانتر بوو لە بینی سلێمانی و هەولێرە بەیەکەوە ئەو ڕێگایانەمان ببڕی با لە بەرژەوەندیەکە بۆ من ناتوانم هەندێک شتێ بڵێم لە بۆی کە شیرین خان ناچارم دەکە لە هێلی بەرگری ببینێمەوە دیفاع لە هەندێک شت بکەم ئەگەنا منش قسەم هەیە لەسەر ئەمە منیش دەزانم پێویست بوو پێشوەی لە بەغدا هیچ ڕووبدا پارتی و یەکێتی 100,000 سەردانی یەکجیان بکرد بە من دوێنێ لە هەمان ئەو شتە دەڵێمەوە ئەو کێشانەی ئێستا لە بەغدا بۆمان دێتەوە وەڵڵای کێشەی هەرێمی کوردستان خۆیەتی ئەو کێشانی ئێستا بەغدا ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەکاتەوە بارکۆدی هەرێمی کوردستانی پێوەیە ئەوان وایان لێ کرد خۆمان وامان کرد بەغدا وا بە قووت بێ ئێمە لەو ئاستە بمینینەوە ئەگەر بێت و پارتی و یەکێتی ئێمە و یەکێتی بەیەکەوە بمانتوانی بە بە دروستتر کۆبنەوەک دوو نا 100 کۆبنەوەمان بکرد بە بۆ یەکترمان سارد بکردباوە بەڵام ئەوەی کە ئێستا شیرین خان دەڵێ ئەوەی کە منش بەو شێوازە نمەتە جوابی دەدەمەوە قەت پارتی و یەکێتی ناگەم بەیەک ئێمە دەکرێت ئەگەر ئەو لە ئاستی پەرلەمانە کە من لە ئاستی کادیرێکم و لە ئاستی چالاگوانێکی سیاسیم دەبێ بەورتر بێم قسە لەسەر ئەو پرسە بکەین حزبەکانی خۆمان بێخنە بەر پرسیارەتی من هەرگیز ناڵم کاقوبات خراپە هەرگیز ناڵم کاقوبات خراپ ئەگەر حکوومەت خراپی یەکەم جار تۆمەت دەستی تۆمەت بۆ پارتی ڕادەکێشم بۆ سەرۆک وەزیرانەکەی خۆم ڕادەکێشم کە من دەگم بەو داوە ئەو کاتێکس ئەو نوێنەرایەتی من دەکات لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نەماتوانی ئەو کۆدەنجێ دروستکەین هۆکارەکە ئەوە بوو دەیان پەرلەمانتار و دەیان خەڵکیان بەناو بەهودولا پارتی یەکێتی و حزبەکانی تریش بەو دۆخەیان گەیاندین وەزیرەکان بە هەندێک شێواز بەو دۆخەیان گەیاندین
کادیرە سیاسەکان بەو دۆخەیان گەیاندیت کاک زانە من چەند جار لە بەرنامەکان پێشتر بە بەرنامەکان دەڵێم کاک زانە من عەزم لە بەرنامەکە منطق بی بتوانین بەڕاستی گفتوگۆ لە چارەسەر بکەین ئەو شەڕەکردنە لە پێناو چی خەڵک نانی نییە من بێم شەڕەسە چی بکەم خەڵک دوو ماگە وەک خۆی دەڵێ موچێ وەرنەگرتیا بە شەڕەکەی من موچە وەردەگرێ نەخێر وەرناگرێ من دێم دەڵێم بەڵێ حکوومەت لێرە خراپە بەڵام حکوومەتی عێراقی بیوێت تۆبارانت دەکا بیوێ ئەمفالت دەکا بە هەموو ئاراستەکان لەگەڵت دەبێ کەچی ئێمە هاتووین باش تازە ئەو خیتابە بۆ تەوزیف ناکرێت کاک سیروان بۆ تەوزیف نەکراوە بۆ تەوزیف ناکرێت من و شیرین خان لێ ناگەڕێین لێ باشە و جارە خۆش قسە پاڵە باش شیرین خان ئەو خیتابەی کاک سیروان وتی دەست لەسەر برینەکان دابدرێ و برینەکان خۆمان چارەسەریکەین لۆکە و دیتۆڵ و دەرمانەکان و دکتۆرەکان هەمووی خۆماڵی بێ نەک برینەکانمان ببینە خەڵکی لای خەڵکی تر ببینە بەغدا ئەمە ڕاستتر نییە بڵێن بەڵێ غەڵەتمان کرد بەڵێ شکستمان هێنا هەمومان بێکەوە بەڵام ڕاستی کەینەوەک لە یەکتر لە فێڵبی کاک زانە زۆر دروستە ئەوە ئەگەر هەموو سیاسیەکانیان بەو نۆتە قسەی بکردایە زۆر مهم بوو بەڵام ئێمە هەرچی هەنگاوی سیاسی ناومانە بۆ ئاشتەوایی هەرچی مێزی گفتوگۆ هەیە ئێمە لەسەری دانیشتین بۆی بتوانین خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەران کەین ئێمە هەموو هەنگاوێکمان ناوە دڵنیای دەکەینەوە کاک سیروان بۆ خۆی باش دەزانێت کە یەکێتی هەمیشە دەرگای ئاوەڵا بوو بۆ گفتوگۆ یەکێتی زۆر داوای کردووە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە نەیتوانیوە پێک بێ ئەوە پارتی دیموکراتی کوردستانە خۆی بە خاوەنی ئەو کوردستانە دەزانێ و ناتوانێت یەک هەنگاوی گەورانە بنێ بتوانێت یەک هەنگاوی سیاسیانە بنێ بۆ ئەوەی بتوانن لەسەر مێزی گفتوگۆ دانیشن بەیەکەوە بۆەوەی لێرە کێشەکان چارەسەر بکەن ئینجا بچنە بەغدا ئێمە سەرۆک بافڵ چەند جار داوای کرد ئێمە هێشتا دەتوانین گفتوگۆ بکەین هێشتا دەرگای گفتوگۆمان دانەخراوە بەڵام ئەوان ئامادە نەبوونە گفتوگۆ بکەن من شەڕی حیزبەکەم دەکەم بەڵێ پێیان دەڵێم کە ئەگەر کاتێک بزانم حیزبەکەم تاوانبارە لەوەی کە شەڕ ناکات ئەو کاتەی دەمتوانی شەڕ لەگەڵ حیزبەکەم بکەم بەڵام من ئەوەی دەیبینم حیزبەکەی من بەردەوام دەرگای ئاوەڵا بۆ گفتوگۆ و زۆر نەرم بۆ لەسەرەوەی باجی نەرمیەکەشمان زۆر داوە وەکو حیزبایەتی ئەوەی دەیبینێ کە لەبەر چاوی هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانە یەکێتی باجی ئەوەی داوە کە زۆر نەرمونیان بووە زۆر تەنەزولی کردووە بۆ زۆر شت لە پێناوی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە ڕووبارێکمان خوێن ڕشتووە لەبەرەوەی ئێمە زۆرترین شەهیدی هەرێمی کوردستان هی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ببینین تەماشاکە هەرچی حیزبی سیاسە دەتوانێت لە سنووری یەکێتی بە ئاسوودەیی بژێ دەتوانێت لە سنووری یەکێتی بێ بۆیە کەواتە ئێمە قوربانی زۆرمان داوە لە پێناو نیشتیمان بوونی خۆمان لە پێناو خەڵکی هەرێمی کوردستان بەڵام پارتی ناتوانێت بێتە سەر مێزی گفتوگۆ و نەیتوانیوە تا ئێستا ڕێک بکەوێت لەسەر مێزەکانمان کە ببینین لە کۆبوونەوەی پێش ببوورە کاک زانە کاک بافڵ خۆی سەرۆکایەتیشان دەکەی کرد بۆ ئاشتەوایی نێوان یەکێتی و پارتی کە ئەوان هەنگاوی ئاشتیان دەنان لە کۆبوونەوەکەدا کاک بافڵ هەنگاوی ئاشتی دەنات کادرەچان ناردە سەر تەلەڤیزۆن طبعاً پارتی هیچ کات ناتوانێت هیچ کادرێکی قسە بکە بێ ئەوەی کە ئۆکەی حیزبەکەی پێبێت کە دەڵێ قسەی بە یەکێتی گوت کۆبوونەوەکەیان تێکدا بۆ ئەوەی دەیانزانی کۆبوونەوەکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە نەخێر پارتی دیموکراتی کوردستان دەیەوێ هەمیشە هەرێمی کوردستان ئاوا بێ بۆەوەی بتوانێت هەموو کات ئاوا گەورەی خۆی نیشان بدا کە گەورەیەکی شکست خواردووە نەخێر ئەوانن بەرپرسن لەو قەیرانەی هەرێمی کوردستان ئەوان بەرپرسن لە ڕادەزنەکردنی داهاتی ناوخۆ لە ڕادەزنەکردنی نەوت تا ئێستا ئەگەر پارتی بێ بیفرۆشێتەوە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بڵێن نەوتم ڕادەست کردووە من لە شاشەی کورساتەوە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان تەنها بە جیراوەتەوە ئەویش حکومەتی عێراق بە زۆرداری گرتوویەتەوە بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە قەرزداری خەڵکی هەرێمی کوردستان دەزانین خۆمان خەڵکی هەرێمی کوردستان دەزانین بەڵام دەتوانبارنین لە ڕادەزنەکردنی داهاتی ناوخۆ دەستخۆش کاک سیروان لە 2000دا پێویستە هەچە هەنگاوێکی جددیتر بندرێ بۆ ڕۆژانی داهاتوو بۆ ئەوەی کە بتواندرێت کە ڕاستیەکان ئەگەر خەتای هەرێمی کوردستان وەک خۆ دوتت وەک شیرین خان وتی
هەریەکە لە ئاسی خۆی ڕخنە لە حزبەکانی بگرێ هەریەکەی بە حەزمی خۆی بڵێ کاکە وەرن ئێوە ئەو چارەسەرکەن با قەوارەکەشمان و خوێن شەیدانیش بە فیڕۆ نەچێ و خەڵکیش بیچیتر برسی نەبێ واگەریش بەغدایە وەرن هەمومان ڕاستەکانمان بۆ ڕوونکەنەوە وەکەوەی چەند جار ئاماژە پێکردو تکرارم کردەوە بێ ئەوەی هەمومان ئاڵایەکی کوردستان بەدەستەوە بگرین و بڵین نەخێر ئێمە بیلەتێشین لەسەر پێی خۆمان وەستاوین و وەک قەندیل سەرمان بەرزە. وەڵام قسەکانی شیرینخانی ناکەمەوە چیتر لەبەوەی بەڵێ هەر قسە پارتی دەکەن هیچ دەڵێم قسە قسە شیرینخان ناکەمەوە لەبەوەی زۆربەی قسەکان هەرسە پارتی ینی نازانم چی بڵم باسی موچە ژیانی خەڵک دەکەن و خەریکی لێدان لە پارتی لێ دەگەڕێم زانی مشکلەکەی مەکاک زانە هەموو ئەو کێشانێکی ئێستا هەیە لە ناو عێراقا هەموو ئەو کێشانە لە سندوقی هەرێمی کوردستان کراون هەموو ئەو کێشانێکی هەیە ئێستاکە لە سندوقی هەرێمی کوردستان کراون کێشەکانی ڕوون و ئاشکران کێشەی پەکەکەمانەیە کێشەی ینی پارتەکانی ڕۆژهەڵاتمانەیە کێشەی برسیکردنی خەڵکی کوردستانەیە فشاری نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستانەیە فشاری ئەمریکا لەسەر هەرێمی کوردستانەیە هەموو ئەمانە هەیە ئەمریکا دەڵێ پێز یەکەکەنەوە تا ئێستا نەمانتوانی هێزخێن ئەمریکا دەڵێ کاکە هەڵبژاردن لە کاتی خۆی هەمووشمان دەزانی چی هۆکاری دواخستنی هەڵبژاردنەوە چێر کەسە بارتەقای خۆی بەری دەکەوێت نەمانتوانی ینی هەموو ئەو خاڵانە گرفتەکە ئالێرە دروست دەبێت ئێمە بەڕاستی دیسان دەڵێمەوە ئێستا دۆخەکە جیاوازە دۆخی عێراق پێشترێ کەسێکە بوو سەرۆک بارزانی و سەرۆک مامزەلالی ڕەحمەتی بەیەکەوە هەندێک بڕیارەدرا هەندێک شت نەدەگەڕانەوە هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە ئاستێکە لە ڕابردوودا بینیمان 2 ساڵ دەبایە کابینەکە بۆ بدرێ بەیەکێتی کاگنێتیڤان سەرۆک وەزیران بوو مامزەلە دەڵێ نەخێرە 2 ساڵە بۆ ئەوبی بەبێ پرس بە کەسیش بکە ئەبێ ئەوەی بۆ کەس ینی هەندێک پرسە بوو دەبووە ئەو خێرایە بڕیاری لێدرابا کە ئێستامان هەیتمان بەڕاستی ئێستا پێویستمان بۆیە یعنی دیسان دەڵێم خوا شاید ئەگەر بموێ قسە لەسەر ناکۆچی لایەنە سیاسیەکان بکەم ئەگەر بموێ هەرچی بابەتی سیاسی هەیە بیڕوژێنم بە سەعاتێک دەتوانم گرفت لەناو بەرنامە دروست بکەم بەڵام ئێمە دیسان دەڵێمەوە هەموو ئامانجی ئێمە بە ئەوە بێ من دیسان دەڵێمەوە من ئەمڕۆ کادیرێکی پارتی بە منی دەوت کەنجێ پارتیوێکێتی خاڵی هاوبەشیان هەیە ئەتات و دەڵێ پارتیوێکێتی خاڵی هاوبەشیان زۆرتر لە خاڵی ناکۆک من سەدان جار بڕوان بەو قسەی خۆمەیە و یەقینیشم بەوە ئیمانم پێ هەیە کە پارتیوێکێتی خاڵی هاوبەشیان زۆر زیاترە لە خاڵی ناکۆک خاڵی هاوبەشەکە ئەوەیە ئەگەر گرفتمان هەیە ئەگەر لە شوێنێک کێشە هەبووە ئەگەر لە شوێنێک ناکۆچی هەبووە ئەگەر لە شوێنێک لێک تێنەگەیشتن هەبووە هەمووی ئێستامان دەڵێن چی لە کاک پاڤێل و ڕابگرە هەتا کاکەکانی تر لە هەموو حزبە سیاسەکانی تر لەناو پارتی لە سەری سەرەوە تا خواری دەڵێت چی هەمووی دەڵێن پێویستە ئەمە یەکگربین ئەمە پێویستی بە ئیسمارکردن هەیە پێویستی و بەرێنانی ئەمە قسەیە لە ئاستی خواریش قسەی تێدا بکرێ بۆیە ئێمە ئێستا کاتی ئەوەیە پارتی وێچێتی بە وەڵام نەدەنەوە پارتی وێچێتی 3 کەس و 4 کەس لە تەلەڤیزیۆن قسە بکەم بڵێن ئەمە بابەتەکەیە نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان بە کاک قوباد و کاک مەسرور بەیەکەوە بڵێن بەیەکەوە بێن ڕاوەستن بڵێن ئەم دۆخەی هەیە 1 2 3 کاکە ناکرێت و دیسان دەڵێم ناکرێت کاک قوباد جێگری سەرۆکی حکوومەت بی یەکێتی بڵێ وەڵای حکوومەت خراپە ئەخر ناکرێن یعنی منطقی تێدا نییە منطق لەوەیە تو بێیت بڵێ کاکە ئێمە دەکشینەوە بۆیە ئەگەر بمانەوێ ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە عێراق بەرەو باشتر بڕوە لەو هەفتەی داهاتوو کە دڵنیام سبەینێ یعنی کۆبنەوە هەیە بەڵام من گەشتبینیم بەو کۆبنەوەی ئیدارەی دەوڵە بەڕاستی یعنی گەشتبینیم پێم وانە هیچی لێشین ببێ تەنها یەک شتی لێشین دەبێ بژەوەیە چۆن فشار بخران سەر حیزب پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یعنی ئەمە خەمە گەورەکەیە کە بە هیوام بە هیچ کاتێک کورد نەچێتە ژێرباری ئەم پرسیە چونکە ئەوانیش کەسی ئێمن دۆستی ئێمن بۆیە هەرێمی کوردستان دوا سەرنجی من ئەوەیە جیڤارە قسەیەکی هەیە دەڵێ تا خێمێکی گەورە دەڕوا خەمێکی بچوو گەورە دەبێ تا خەمێکی گەورە دەڕوا خەمێکی بچووکەیە گەورە دەبێ ئەوەی کە عێراق بەمەی دەکات ڕێک ئەمەیە هەتا کێشەک چارەسەر دەکەین کێشەیەکی ترما لەسەر گەورە دەکات ئەمەش چی پێ دەڵێن ئەمەش منطقی هێزە ئەو دەوڵەتە هێزی هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردێ ئێمەش بەڕاستی پێویستمان بەو هێزی یەکگرتن هەیە بتوانین بەرامبەر بە عێراق یەک دەنگ یەک ڕێک ڕاوەستین بۆی هیچ نەبێ خەڵکی خۆمان لەو دۆخی ئێستا هەیە ناکۆک و نابرسی نەبن لەو کێ هەیە زیاتر شیرین خان دوا سەرنجت بە کورتی سپاس کاک زانا بۆ ئەو دیدارە بە کاک سیروان دەڵێم با ئەو بتوانێت لەگەڵ حیزبەکە دانیشێ بۆەوەی یەکگرتووتر هەمیشە بە یەکگرتووی بچن بۆ بەغدا بە یەکگرتووی قسە بکەن لە بریەوەی ئێمە لەوەتەی کادری یەکێتی و
یەکێتی هەیە بەس لە دیفاع بووە هیچ کات هێرشی ناڕەوای نەکردووە بۆیە دەڵێم تا ئێمە بەڵێ منیش دەڵێم تا ئێمە لە ناو یەکدا کۆک نەبین ئەوە حکوومەتی ئێمە دەمانویست لە حکوومەت بکشێنەوە کە بەڕێز قوبات تاڵەبانی چەند مانگێک دانیشت لە ماڵێ داوای کرد بکشێتەوە لە حکوومەت کە جەنابی سەرۆکی حکوومەت گوتی وەرە ئێمە یەکتیم کار دەکەین بەداخەوە ئەوە شوانە بوو بۆیە ئێمە هەوڵمان داوە هەمیشە لە پێناوی خەڵکی کوردستان و بەرژەوەندی خەڵکی کوردستان قوربانیمان داوە و قوربانی دەدەین بۆیە بە خەڵکی هەرێمی کوردستان تەمەنا دەکەم بەرپرسانە تر سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان کار بە ئەوە بکاتی کە خەڵکی هەرێمی کوردستان برسی نەبێ. سپاس بۆ بەڕێز شیرین یونوس ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز سیروان گەردی چالاکوانی سیاسی. سپاس بۆ دنیانی عزیزم بە هیوای ئەوەین کە لە ڕۆژانی داهاتوو هەواڵی خۆش بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەی نوچە و دارایی و ئابووری هەرێمی کوردستان بن. ئێمە لەگەڵ هاوکارانم ڕەهەنمان پێشکەشکردنیەوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.